سڵاوتان لێ بێ بەیانیتان باش ئازیزان. سڵاو. زۆر خۆشحاڵین ئەم بەیانیەش لەگەڵتانی بە هیوای دەتوانین کەشێکی جوان و باشتان لە بۆ دروست بکەین و ئەمڕۆ دەستپێکی ڕۆژێکی نوێ خوازیارم ئەو ڕۆژە بێ کە هەمومان ئاواتی بۆ دەخوازین و ئەو ڕۆژە بێ دەستپێکی پلانەکانمان بێ، دەستپێکی نەخشەدانان بێ بۆ خەونەکانمان، ئەوەی کە دەمێکە بڕیارمانداوە نەمانتوانیوە جێبەجێ بکەین ئەمڕۆ ئەم بڕیارە بدەین و دەست بە کارەکانمان بکەین. سڵاوتان لێ بێت و بەیانیتان باش لە هەرکوێکن لەش ساڵ و تەندروست بن، لێوتان خەندە میوانی بێت و دڵتان ئارامی میوانی بێت. هەمان ئەو هیوانەی کە هاوکارم هەکار بۆ ئێوەی بینەری خواست، هەمان ئاوات و هەمان هیواتان بۆ دەخوازم بۆ هیوایی کە ڕۆژی گەیشتن بە ئامانجەکانتان بێت، یاخود ئەگەر ئەمڕۆ ئەو ڕۆژە نیە بەڵام ڕۆژێکە کە بیرتان لێ کردوتەوە بەرەو ئامانجەکەتان هەنگاو بنێن، ئەوە ئەمڕۆ ڕۆژە بێت و بڕیار بدەن و لەسەر بڕیارەکەتان سوور بن. ئەم بەیانیە کۆمەڵە بابەت بۆ ئێوە ئامادەی، بەڵام لە لای ئێمە نیە، بەشێکی کەمی لێرە، بەشەکەی دیکەی لە سلێمانیە. وەکو هەموو ڕۆژانێکی چوارشەمە ئەمڕۆ میوانمان لە ئەستودیۆی سلێمانیەوە لەگەڵە بێت و هەروەها هاوکارماندار یا کەمالمان لەگەڵە بێت لە سلێمانیەوە، میوانی تایبەتی لەگەڵە بێت، بۆیە سەرنجتان بۆ بەرنامەکەمان ڕادەکێشین، بەڵام لەگەڵەوەشدا ئاگدارتان دەکەینەوە لە ناوەڕاک لەگەڵمان. لە زاخۆ ڕێوڕەسمی ناساندنی 4 کتێب بەڕێوەچوو. دووەمین پێشەنگای پیکەرسازی کورد لە سلەیمانی بەڕێوەچوو. لە فەڕەنسا ڕاوێژکارێکی دەرونی بە بایسکل سەردانی نەخۆشەکانی دەکات. لە زاخۆ دەست پێ بکەین بابینەرانمان بە یەکەم بابەتی پرۆگرامەکەمان بە زاخۆ ئاشنا ببن لە ڕووی ناساندنی ڕێوەسمی ئیمزاکردنی کتێبێک و ناساندنی 4 کتێب، نەک کتێبێکیش، بۆ نووسەرانی دەڤەری زاخۆ و ئاکرێک کە بەڕێوەچووە. لە ڕێوڕەسمەکەدا شیکردنەوە بۆ بەشێکی پەرتووکەکان کرا، دواتریش پەرتووکەکان بەسەر ئامادەبووان دابەش کرد. شیراز دەست پێکین مۆستا شیراز توشێت دەست المجال الشنغال او بحث حقيقه او كارثه كذلك مثلا چون که میستونه نفر بسیار دو وزیر عسکری کامیران کارو چالاکت ما بردوامن و ریوبری روشنبیری جو هفکاری گل سنترت مت روشنبیری گل تیپت مت هنری تایبت سنتر زاخوی روشنبیری هفکاری هم هنگی که باشه نام بین آمده های زوربای چالاکت ما پفش کردن گلی کدو هزار که باش به حوالت مت سنتری به حوالت ریوبری چی بیکو هم بشن نویسرین دفرندی جلوی مهوان بکن هر جاره هر موقعی که نویسر که جهک دی بینه. چونکی اول شما که گله تراژدی دیفوه لاینا اگر تصویر پرتوکی بر حرفی که او یا لدوماهی یا ام تا سرطان جدرین کردی که جدرین کردی سنوردار بین بو خلفی خوی سپاس بو سنتر روشنبیری زاخو و بجداهی یعنی از شاکریاتی من نفسر من آکریم ابرو البيرة من دو برهم خوب تشكيش كده برهم المجيك بنابه 14 گل انواری های لشنگال بحث ل 14 پشمرگی قهرمان دکت گل الشنگال شهید بود سال 2008 هر دیسان برهم دوی 14 عفو برهم دوی بود البرگ اف پرتوکا یاسایا جیبجی کردن میاور گرای بو سر زمان شیرین کردی آرمان جی چیه آرمان جی اویا پرتوخانا کردی بشه یاسای لاوازیه که بخواد بینه پیتویه ام گنج و ام کرد خال زمان خوابه که نخودان ام دیچا خاله که نخودم درست کردن پرتوکا به بلاف کردن پرتوکا الدیف شیان خواه هر تا که الدیف شیان خواه دویده تغییر که باش وان گنج میاد یه تازه بگشتی عشق پیدا هم اینه کابرای که یعنی سرچی اگه جیله بود زانکوی زمان کردی خواندن ممنون فاشی وارد کرد. هر واسمان به مفاهی جبو هفزنگ را گرتنا فشار خوینه بۆ دووەمین ساڵ لەسەر یەک لە مۆزەخانەی ئەم لە سوورەکەی سلەیمانی پێشەنگای پیکەرسازانی کورد بەڕێوەچووە. لە پێشەنگاکەدا چەندین پەیکەری جیاواز نمایش کران کە بەشێکیان پەیکەری کەسایەتیەکانی کورد بوون
بەشێکیشیان باسییان لە پێگە و تایبەتمەندی ئافرەتانی کورد لە نێو کۆمەڵگادا دەکرد. جا لە پێشەنگاکە هونەرمەندانی باشوور و ڕۆژهەڵاتی کوردستان تێدا بەشدار بوونە بە کارە هونەریەکانی. دووەم ساڵمانە کە پێشانگای پێکەرسازانی کوردستانەکەینەوە خۆشبەختانە ئەتوانم بڵێم هەنگاوی یەکەممان وای لێ کردین کە زیاتر گرنگی بین بەم هەنگاوی دووەممان بتوانین و بزانین چ جۆرە مەتریاڵێک و ئوستوب و کارکردنەکانمان بەرەوتۆ ئەگا بۆیە ئەو پێشوازەی کە خەڵکی شاری سلێمانی و پایتەختی ڕۆشنبیری کردی لە پێشانگای یەکەمانە هانێکی زۆر بەردەوامی پێداین کە ئەم جارە ئیشی زۆر باشتر و جوانتر و جیاوازتر پێشکەشکەین سەبارەت بە ئیشەکانمان هونەرمەندانی ڕۆژهەڵات و باشوور پێکەوە هەماهەنگێکی زۆر باش هەیە لە کارکردنەکانمان. کارەکەی خۆم هێزی ژن و بەردەوامبوونی ژن کە ئەتوانم بڵێم ژن بوون خۆی قژەکانی تاجەکە لەسەری هێمایە بۆ ئەو هێزەی کە بە بەردەوام پێیە بەخشێ و کوردبوونم نیشان داوە بە پێدانی ئەو مێخەکەی ملی کە بەردەوام ڕەمزی کوردبوونێکی زۆر تەواوەتی لە خۆی هەڵگرتووە. حوت کار بەشداریم کردێ لە شاری سنەوە هاتوین 35 کارمان هێناوە و لەگەڵ برادەرانی سلێمانی ئاگەی بە 60 کار لێرە کارەکانی من لە 3 بەشە هەست بەشی کەسایەتیەکان حەدسەخان و مەولانا خالد نەخشبەندیە بەشێکی چی بەیتە کوردیەکانە بەیتی مەموزین و خەجی سیامەن ئەم بابەتە بۆ ئەو کەسانە گرنگ و سەرنجڕاکێشە کە بەردەوام دەیانەوێت دیزایانی ماڵەکەیان زۆر باش بێ یان شوێنەکەیان شوێنی کاریان هەر شوێنێک بێ ئەوەی کە پەیوەستە بە دیزاین و جوانکاری و هەموو ئەمانە باس لە جۆرێک لە کاشی دەکەین کاشی زەلیج کە جۆرە کاشێکی سەرنجڕاکێشە وردەکاری زۆری تێدایە لە مەغریب بەرهەم دەهێنرێ و ڕەوانەی بازاڕەکانی ئەوروپا و ئەمریکاش دەکرێت. جا هەکار لەم ساڵانەی دوایی ژمارەی ئەو جۆرە کارگانە و ئەو پیشەگەرانی کە ئەم کارە ئەکەن بە تایبەتی بۆ کاری ئەم جۆرە کاشیە زۆر بەرز بۆتەوە چونکە ئێستا هونەری دیزاینکردن و دیکۆرکردنێکی جوان لە زۆر شوێنە باو بۆ وەک بچێت لە هەر کەسێک کە لە ماڵەکەی خۆی بێت یان لە شوێنی کارکردنەکەی بە حەزەکات شوێنەکەی ڕازا و جوان بێت. شاری فیز کە شارێکی مێژووی مەغریبیە و مێژووەکەی دەگەڕێتەوە بۆ ساڵی 1970 زاینی بە سیرامیک و کاشیە سەرنجڕاکێشەکانی ناوبانجی دەرکردووە. کاشیە زیندووەکان کە بە زێلیج ناسراون کۆشک و خان و مزگەوتەکانی شارەکە دەڕازێننەوە. گوندی پیشەسازی زێلیج کە 13 کیلۆمەتر لە ناوەندی فێزەوە دوورە تایبەتە بە پیشەسازی کاشی. أنواع ديال الجليش كتختلف على عدة أشكال. لێرە جۆرەها شێوە و جۆری کاشی هەیە. ڕەنگە تەقلیدیەکان بریتین لە زەرد، شین، سەوز و سپی، بەڵام ڕەنگی مۆدێرنیش هەیە وەکو پەمەیی و وەنەوشەیی کە زیاتر کڕیارە ئەوروپیەکان ڕووی تێدەکەن. شێوەی کاشیەکان بەپێی ئارەزوی کڕیارەکان دروست کراون.
لە شارەکەدا زیاتر لە 200 کارگە هەن کە هەزاران پیشەگەر و کرێکار لە خۆ دەگرن بۆ دروستکردنی زێلیج. گڵی فێز کە مادەیەکی خاو و بنەڕەتیە بۆ بەرهەمهێنانی زێلیج. پێش ئەوەی بکرێتە کاشی بە پرۆسەیەکی دوور و درێژدا تێدەپەڕێت. بە پلەی یەکەم بەرهەمەکە هەناردەی بازاڕەکانی ئەوروپا و ئەمریکا دەکرێن. پیشەکەمان پێشڤەچوونی زیاتری بەخۆوە بینیوە، بۆ نمونە جۆری ڕەنگەکانمان فراوانتر کردووە و شێوازی کارکردنمان باشتر کردووە. پێشتر مانگانە 1000 یەکە کاشیمان بەرهەم دەهێنا، ئێستا بەرهەممان لە مانگێکدا لە 10,000 بۆ 30,000 یەکە کاشیە. ئەگەرچی زۆر لە کارگەکان بە مۆدێرن کراون، بەڵام لەگەڵ ئەوەشدا کارگە کۆنەکان هێشتا جێی سەرنجن. لە نێوان ساڵانی 2005 بۆ 2023 ژمارەی پیشەگەرەکانی ئەم جۆرە کاشیە لە 2400 کەسەوە بۆ 6300 کەس بەرز بۆتەوە و ژمارەی کارگەکانیش لە 197 کارگەوە بۆ زیاتر لە 240 کارگە زیادیان کردووە. هەکا ڕۆژ لە دوای ڕۆژ مرۆڤ درک بەوە ئەکات کە کەمتر بەکارهێنانی ئۆتۆمبیل و زیاتر دانیشتن دەبێتە هۆی ئەوەی کە بتوانین یاخود بۆ منمونە بڵین ئەگەر زۆر ئۆتۆمبیل بەکاربێنین یان زۆرتر دابنیشین لە ڕووی تەندروستی و زیانێکی زۆرمان پێگات. وڵاتە پێشکەوتوەکان ئێستا پەنایان بردوتە بەر ئەوەی کە بە پایسکل بۆ شوێنەکان هاتوچۆ بکەن. جا هۆڵەندا یەکێکە لە وڵاتانەی کە بە ئەندازەی ژمارەی دانیشتوانەکەی پایسکل سواریشی هەیە کە بە بایسکل هاتوچۆکەن. لەگەڵەوەشە دەبینین لە وڵاتانی ئەوروپی ئەمە زۆر باوە کەواتە ئەمە نیشانەی پێشکەوتنە هەکار. باس لە بابەتێک دەکەن کە بایسکل سواری ڕۆژ بایسکل سواری بەگشتی وەکوی ئاماژت پێدا ڕۆژ لە دوای ڕۆژ لە ناوچە جیاوازەکانی فەڕەنسا هاوشێوی هۆڵەندا ڕووی لە زیادبووندایە بە تایبەتی لەلایەن کەسانی بەتەمەنەوە. بەڵێ جا سیسیلیا یەکێکە لەو ژنانەی کە بە تەمەنی سەروە 60 ساڵە و ڕاوێژکاری دەرونیشتە. ڕۆژانە بۆ سەردانی نەخۆشەکانی بە پایسکل دەچێتە گوند و دەشتایەکانی هەرێمی مۆنتۆریۆس و لەوێ سەردانی نەخۆشەکانی دەکات. سیسیلیا لێخۆڕینی بایسکل بە هۆکارێکی کاریگەر بۆ سەقامگیربوونی دۆخی دەرونی خۆی دەزانێت و هانی خەڵک دەدات زیاتر گرنگی بە وەرزشی بایسکل سواری بدەن. هەموو بەرەبەیانێک لە دوای هەستانی لە خەو یەکەم شت بۆی بچێت پاسکیلەکەیەتی، چونکە پێی وایە ژیان لەگەڵ لێخوڕینی پاسکیل تەندروست و ئاسوودەترە. سیسیلیا ئەو ژنە فەڕەنسیەی تەمەن سەر و 6 ساڵە، بەیانیان زوو دوای پشکنینی پاسکیلەکەی و پێچانەوەی کەرەستەکانی بەناو گوندەکانی ناوچەی مۆنتۆرۆسی فەڕەنسا دەست بە پاسکیل سواری دەکات. سیسیلیا خۆی ڕاوێژکاری دەرونیە. لە کاتی قسەکردن لەگەڵ نەخۆشەکانیدا هەمیشە جەخت لەوە دەکاتەوە کە پایسکل سواری هۆکارێکی کاریگەرە بۆ ڕزگاربوون لە خەمۆچی. پێم وانییە هیچ هۆکارێک ببێتە ڕێگر لەوەی واز لە ئۆتۆمۆبیل بهێنین و ڕوو لە لێخڕوونی پاسکیل بکەین. کچەکانم لە تەمەنی 3 ساڵیەوە فێری لێخڕوونی پاسکیل کردو، ئەوان 10 کیلومتر بە پاسکیل دەبڕن. خێزانەکەمان بیرروڕایان سەبارەت بە بەکارهێنانی ئامێرەکانی گواستنەوە گۆڕاوە. ئەوانیش وەک من ئارزوی ڕۆشتن بۆ شوێنان بە پاسکیل دەکەن. سیسیلیا بە جۆرێک هۆگری پاسکیل بووە، بۆ نزیکترین بازار و شوێنە گشتیەکانیش بە پاسکیلەکەی دەچێت. وەها بە خێرایی ڕێگاکان دەبڕێت، هەرگیز وا دەرناکەوێت تەمەنی سەر و 6 ساڵ بێت. وەک خۆی دەڵێت یەکێک لە نهێنیەکانی تەندروستمانەوەی بەم تەمەنەوە بەکارهێنانی پاسکیلە بە شێوەیەکی بەردەوام. سیسیلیا و کچوونەوەکانی ڕۆژانی پشویان تەرخان کردووە بۆ پاسکل سواری بە تەواوی هەرێمی مۆنتۆریۆسدا. هەندێک جار لە ڕۆژانی پشودا زیاتر لە 200 کیلۆمەتر بە پاسکیل دەبڕن. هەرچەندەی بتوانم پایسکل سواری دەکەم، ئەو کاتانەشی پایسکل سواری تێدا دەکەم ڕۆژە، چونکە بە شەودا ناتوانین بە پایسکل دارستانەکە ببڕین. هەندێک جار لە کاتی بارانبارینیشدا پاسکل سواری دەکەم چونکە چێژی لێ دەبینم.
ژمارەی ئەو کەسانی ڕۆژانە پایسکل سواری دەکەن ڕۆڵە زیاد بوونە. بەپێی راپۆرتێکی وەزارەتی گواستنەوەی فەڕەنسا تا ساڵی 2027 وڵاتەکە بەرهەمی ساڵانەی دروستکردنی پاسکیل دەگەیەنێتە 2 ملیۆن. ئەمڕۆ چوارشەمەیە سەرەتای پرۆگرام سۆڤان ئاماژەی بەوەدا کە بەشێکی لە پاکێج و راپۆرتەکان لە لای خۆمان دەبێت بەشەکەی تر ئێمە دەڕۆین بۆ ستۆدیۆی سلێمانی لەوێ بابەتێکی هوەری هەیە کەشێکی هوەری جوان دروست دەکەن و توانای چەند گەنجێکیش بەدیار دەکەوێت هاوکارمان دالیا کەمال لەگەڵتان دەبێت. دالیا بەیانیت باش سڵاوت لەبێ ستۆدیۆ بۆ توێ و لەگەڵ میوانەکانت دەتوانێت درێژە بە پرۆگرام دێ. سڵاوت لەبێ دالیا لە خۆت و لە میوانەکانیشت سڵاو بەیانیەکی جوان و پڕمیوزیکمان بۆ بنەخشێنن هەروەکو ئێمە هەوڵی تەواوی خۆمان دەدەین کە بەیانێکی جوان دەستخینە ناو دەستی یەک و بۆ بینەران دروستی بکەین. ئەوە لە بەشەکەی دیکە چاوەڕوانی توین کە درێژەکە دەری پرۆگرام بیت. بەیانی باش سۆڤان هاکاربانەیەکی جوان بۆیە و بینەرانی کوردستان 24 دیارە ئەو تەوەڕانەی کە لە ستۆدیۆی سلێمانیەوە پێشکەش دەکرێت تەواو هونەریە ئامانجیشمانە کە زیاتر تیشی بقینە سەر کار و بەرهەمی گەنجانی شاری سلێمانی و یان هەر شوێنێکی دیکەی کوردستان بێ. ئەم ڕۆژ میوانداری سێ گەنجی جوانی شاری سلێمانیمان کردووە. هەرێک لەوانە سایب بەهادین، هیران زوبێر، داستان عوسمان کە هەر یەکە لەم گەنجانە جگەلەوەی چەندین کاری تایبەت بە خۆیان هەیە لە هەمان کات تا لە ڕێگای پلاتفۆرمەکانی سۆشیال میدیاوە وێنە و ڤیدۆی زۆر جوان لەسەر بابەتی هونەری بڵاو دەکەنەوە. بەخێر بێن. سا لە تۆ دەست پێ بکەم. سەرتا تۆم ناسی چەندین ڤیدۆی جوانی تۆ هەیە بە تایبەتی لە سۆشیال میدیا کە بڵاوێکی تۆ پێیان لەم ڤیدۆیانە چییە زیاتر؟ سەرەتا زۆر سپاس دەکەم بەیانی ئێوە بینەرانیش باش خۆم خۆشحاڵ دەزانم کە ئەمڕۆ لەم پرۆگرامەیە من سایم ژەنیاری ئامێری پیانۆم لە هەمان کاتیشا مامۆستای ئامێری پیانۆم ماوەی 5 ساڵە ئامێری پیانۆ ئەژەنم سەرەتا دەستپێکردنیشم لە کۆلێژی هونەرە جوانەکانەوە بوو. پەیامی من ئەوەیە کە من لە ڕێگەی ئینستاگراموانێ ئەو پارچە موزیکانی کە هەمە دایان ئەنێم ئەوەیە کە ئەمەوێت بەڕاستی خەڵکی چێژ لە موزیکانە وەربگرن و بتوانن زیاتر موزیک بناسن بەتایبەتی گەنجان کە دوور بکەونەوە لە تەکنۆلۆژیا و زیاتر بن کە فێری ئامێرێکی موزیکی ببن. زۆر باشە. هیران تۆ چۆن دەست پێ کرد؟ ڕاستەکەی من لە کۆلێژی هونەرە جوانەکان واتە خوێندنم لەوێ تەواو کردووە دەرچوو بەشی میوزیکم لەوێ و سەرەتا هەر وەکو خولیایەکی خۆم چوومە کۆلێژی هونەرە جوانەکان تا میوزیک بخوێنم و ئامێری سازم هەڵبژار بۆ احتیساسەکەم و خۆشحاڵم کە ئەتوانم بڵێم بە خۆشحاڵیەوە یەکەم خانمم لە شاری سلێمانیە کە مامۆستای ئامێری سازی باغڵەمەم و لە ئێستادا مامۆستام وانە ئەڵێم و هەم بە شێوازی چۆن لە قوتابی تایبەت و هەم لە فێرگەکانیشە. زۆر باش دەستەکانە خۆش دەسان تۆ. سەرتا دەستخۆشم بەنامە جوانتان لێکەم. ناوم داستان عوسمانە و تەمەنم 25 ساڵە 18 ساڵە سەرقالی فێربوونی ئامێرە ڕیتمیەکانم 9 ساڵ خوێندکاری ژەنیاری بەناوبانگی ئێران ئەحمەد خاکتینەت بووم کۆلێجی هونەرە جوانەکان بەشی میوزیکم تەواو کرد و ئێستاش مامۆسای وانەبێژم لە زانکۆی سلێمانی لە کۆلێجی هونەرە جوانەکان و مامۆسای ئامێرە ڕیتمیەکانم لە هەر یەک لە فێرگەکانی فێرگەی میوزیکی تەوار فێرگەی نالی فێرگەی میهر لەگەڵ فێرگەی نیوەگەرە و مامۆساشم لە ڕێکخراوی مناڵپارێزی کوردستان. زۆر باشە دەستان خۆش بێ دووبارە بەخێر بێن. سایەگەلەوە دەست پێ بکەنەوە هەمووتان مامۆستان و وانە ئەڵێنەوە چه شێوازێکتان پەیڕەو کردو بە تایبەتی بۆ ئەوەی ئەگەر لە تەمەنی مناڵیەوە بێت تاوەکو گەورەکان خولیاکانیان ببێتە ئارەزوویەکی زۆر زیاتر بۆەوەی کە بتوانێت حەز لە میوزیک بکە یان میوزیک بکات بە یەکێک لە ڕێبازە سەرەکیەکانی ژیانی؟ بڵێ سەرەتا کاتێکە ئێمە فێرخوازێک وەرەگرین دەبڵێن ببیت تەمەنەکە ئێمە مامەڵە لەگەڵ ئەو فێرخوازایەکەین کە چۆن وانەکە پێ بڵێنەوە بۆ نمونە کە تۆ مناڵێک یەت بۆلات ئەوێت فێری ئامێرەوێ بە دڵنیاییەوە ئەو منهەجەی کە بەکارهێنی شێوازی وانەوتنەوەکەت ئەبێت بگۆڕ لەگەڵ ئەو کەسێکە گەورەیە چونکە مناڵێک ناتوانێت ئەو هەموو سەرنجە خودت ئەو هەموو تەرکیزە بکە کاتێکە فێری ئامێرەکە بێت یا ئەو لەوانەیە وا سەری ئامێرەکە کاکە ئەوێت چێژی لێ ببینێت نەک لەوەی ئامانجی ئەو مناڵە فێربوون نەبێت بۆ ئەمە لێرەیە ئەبێت مامۆستاکە کۆمەڵە منهەجی تایبەت بەخۆی هەبێ کۆمەڵە شێواز و تەکنیکی تایبەت و تۆ چ شتێ پێڕەوەکەی بەتایبەتی بۆ کەسانەی یان ئەوانەی کێنە لای تۆ فێرخوازانە تەمەنیان مناڵە بەڵ
بچووکترین تەلبەشت چەند ساڵە؟ بچووکترین خوێندکارم 7 ساڵە بەڵێ زۆر بە باشی فێرە بێ بەڵام بەهۆی کە تەمەنی مناڵک ڕاهێنان کەمتر دەکات چونکە ئەو نییە تااقەتی ئەوەیە بێ دایک و ئەوانی پێ بڵم بۆی ڕاهێنان کەمتر دەکات بەڵام بێ مامۆستاکە بە شێوازی بێ ئەمریکی لا خۆشەویست بکات بەڵێ وا سێری نەکات کە ئەمە وەکو ئەبێ هەموو ڕۆژە تەمرین کات ئەبێ زوو فێر بێت زوو پێشکەوێت ئەبێ ئەوی تێبگەنین کە هەوڵ با چێژی لێ ببینێت کە بۆ ئاسوودەی خۆی بەکاری بێنێ سەرەتا بۆ خۆشی خۆی بێت پاشان زۆر باشە. بەرهەمێکمان پێشکەش بکە لە بەرەوەی من بەیانیانین ئێستا و بینەرانەی کە سێریشمانەکان بزانن کە تواناکانی تۆ چەند جوانە و لە هەمان کات تا کەشێکی خۆشی هونەریمان بۆ بسازێنە. زۆر باشە. دەستەکانە خۆش بێت. من هەموو کاتێ وتومە ئەو میوزیکەی کە بەیانی گوێ لێگری ئەتوانێت ڕیتمی ئەو ڕۆژە و دیاری بکات بە تایبەتێگەر جوێکی هێمن هەبێتی میوزیکێکی هێمن لێ بیت ئەتوانێت ڕۆژە و ڕۆژێکی زۆر باش دەست پێ بکات. بەدڵنیایەوە. هیران ئەگەر بینە سەر ستایلی تۆ وتی یەکەم مامۆسام کە بە شێوازێکی تایبەت ئامێرەکەت ئامێری سازە ژەنی ئەو ستایلە تایبەتی تو چییە؟ ستایلەکەمی ستایلی ترادیشناڵە ترادیشناڵی کوردیە و کە ئەم ستایلەشم هەڵبژاردەوە بە خولێ خۆم بووە و کاری تێدا دەکەم و ستایلێکی من ستایلەکە دیارە کە بە چ شێوازە کار ئەەکەم و میوزیک ژەنینە بە شێوازێکی فۆلکلۆری و جارجار ئەتوانین یەگەریشی تیا بکەی هەم ئامێرەکە بەڵام لێستا ینی شتێکی وامان نییە بەڵام ئیشەڵە بۆ داهاتوو کارمان لە پێشە ئەگەر بە شێوازێکی ڕۆژ ئاوای کاری تا بکەم لەگە سازەکە وەرخولێ من بووە وەکو کارکردنیش وەکو فێرکردنی فێرخوازەکانم کارکردنەکە بە شێوازی وانەیە وانەی تایبەت وەرئەگرن و ڕاهێنانی تایبەت ئیتر هەر کتابە بەرە پێشچوونی خۆی داستان زۆر خۆی فەقیر کردەوە بەس جارجار بزێگەکە کە ئێوە قساکەن ئێوە توشتانکەیان چی توشمانکە زۆر عاقڵ دانیشتووە هەر خۆت عاقڵی پێشتر نەمان بینی چۆن بوویت هەموو شتەکانیشی لەژێر سەرە مۆبایلەکانمان لێستن لەبەرەوەی ئەویست ئێوە توش بکات داستان بەرهەمێکتان هەیە لەگەڵ هیرانە با گوێمان لەو بەرهەمە بێ بۆمان باسکە چۆن ینی ئەو پارچێتان ئامادە کردووە پارچە میوزیکەکە لەلایەن چێتانەوە پێشنیار کرابوو هیران پێش باسیکین دوای ئەو باسیکینیان پێشتر بەدڵی خۆتان باشە زۆر باشە
خۆش بێت لەلایەن هیرانەوە ئامادەکرابووانە زۆر باش بۆمان باسکە ئەم بەرهەمە بەرهەمی مامۆستا شڤان پەروەرە کە بەدوێت وتوێتی و بەرهەمێکی ترادیشناڵە ئەتوانێ بڵێن کە لە بواری میوزیک کوردیتە و بە تایبەت بۆ ئامێری سازی باغڵەمە هەستم کرد کە بابەتێکی گونجاو بێ و هەم چێژێکی کوردەواریانەی هەیە بۆ بەیانێ هیران زیاتر ئامێری ساز لە چ بەشێکی کوردستانە زیاترە ژەندرێت بەڵێ یان ژەنیاری هەیە ڕاستێکی ئامێری ساز خۆی مێژۆکەی ئەگەڕێتەوە بۆ ئاینی یارسانەکان کە ئامێری تەمبوریان هەبوو لەو کاتەدا دواترم ئامێرە گەشەی سندوو هەنێ گۆڕانکاری بەسەرا هاتووە بووە بە ئامێری سازی باغڵەم و چەند جۆرێکی تری بەڵام لە ئێستا ڕاستێکی لە باکووری کوردستان زیاتر کار بە ئامێری سازی باغڵەمە ئەکرێ بە دەرەجەی یەکەم و بە دەرەجەی دووەمیش لە ڕۆژهەڵات پاشان باشوور بەداخەوە ئیتر ئەمە شتێکە کە جێ ئەسەفە لە بەرەوەی ئامێرێکی کوردی و پێویستە زیاتر گرنگی گرنگیرە بەڵێ زۆر باشە گە بێنە سەر ئامێری دەپیشە ئامێرێکی کوردیە جاران زیاتر لە بۆنە ئاینیەکانە ئامێری دەفمانە بینی لە ئێستا لەلایەن بەشێکی زۆر لە گەنجانیان گروپی تایبەت بە دەف دروست بوون دەسان تۆ چ ئامانجێک تێوە چۆن ئەم ئامێرە هەڵبژارد ئامێرێکی تاڕادێک حساسە بە تایبەتی بۆ زۆربەی شوێنەکان نابێت تۆ چۆن ئەوڵدا کاری لەسەر بکەیت مستەرەتا کە فێری ئەم ئامێرە بووم لە تەمەنم 7 ساڵ بوو لە ڕێگەی ناوپارێزی کوردستانەوە لای مامۆستا ئەحمەد فێری ئەم ئامێرە بووم تاکە هیواشم ئەوەیە کە ئەم ئامێرە لە ڕۆژێکا بێت تەنها و تەنها بە شێوازێکی ئەکادمی بژەنرێواتە زۆر هەن ئێستا ئەم ئامێرە ئەژەنن بە شێوازی ئەکادمی نایژەنواتە بە شێوازێکی سەماعی ئەیژەنن بەڵام من ئێستا سپاس بۆ خواتوانیم وەکە نۆتەکانی بۆ بنووسمەوە چونکە زۆر کەماوانی کە ئێستا نۆتەی ئامێری دەف ئەنووسنەوە ئینشاءڵڵا لە هەوڵی ئەوەیەن نۆتەکانیان کۆ بکەینەوە لەگەڵ هیچ گروپێکی شاکار کردووە بە ئامێرەکە لەگەڵ زۆربەی گروپەکانی شاری سلێمانی هەولێری شەکارم کردو زۆر باشە میوزیکێکی تایبەتیش ئامادە کردو پێشکەشمانکەی وایە سۆڵۆیەکی دەفە فەرموو خۆش بێت ئەوەی جێی دڵخۆشیەوە جگەلەوەی کە ئارەزوویەکتانەیە بۆ میوزیک لە هەمان کاتە ئامانجیشتانەیە ئامانجێکتان دیاری کردو بۆ ئامێرەکەتان اینجا داستانێکێک لەو بە زمانەیەک ئەنجامیە ئەوەیە کە هیرانی توش کردوتی دەنگێکی زۆر خۆشی هەیە وانە زۆر گۆرانێکمان پێشکەش کات تووشی کردن تازە زۆر باشە جگەلەوەی کە چەندی میوزیکی جوانتان پێشکەشکردین باگوێمان لێت بە ئیران لە بەرەوەی خۆشتان پەیمانگا یان زانکۆی جوانەکانتان تاوا کرد ڕاستی من ئەوە بڵم کە من ڤۆکاڵ نیم ڤۆکالیز نیم لە بەرەوەی ڤۆکاڵ نەخوێندە بەڵام بە پێوەی کە کاری ئەمە میوزیکە و ژەنیاری عادەتەن بەکار لەسەر دەنگیشمان بکەین و یاددارم بەدڵێم و لایەک بێت بەدڵمانە بێمە سا لەگەڵ ڕۆیت زۆر باشە دڵێژێ بێڕۆم بێڕۆم دڵی دێمێژێ ناڕۆم ناڕۆم لەم دوو دڵیادا هاوار خوایە کوانێ ڕێگایە دڵێژێ ئەی دێوانە چۆن
دڵێ ناچمە ئەو جێژوانە دڵی دیمێژێ ئەو دڵ بەردا بۆ تۆ هەر دەردا خۆش بێت ئێمە بەدڵمان بوو زۆرانە قسەی هێدەیم گۆرانی بێژەکان ئێڵە ئەڵە قڕگەم تاوانین نەخۆشم وەڵام بەڕاستی تۆ بەڕاستی وابوو زۆر باشە ئەگەر بمەوە لای تۆ بە تایبەتی قسە بکەینەوە لەسەر ئەو پارچە میوزیکانە یان بەکارهێنانی سوۆشیال میدیا بە شێوازێک بێت کە پەیامێکی لە پشتەوە بە کاتێک کە من ڤیدیۆی بڵاوەکەمە پەیامێکی لە پشتەوە بێ ئێوەش گروپێکتان هەیە ئەم گروپە زۆر بە وریاییەوە ڤیدۆکانتان بڵاوەکەنەوە هەمووشی بە جلوبەرگێک و هەستەکەم هەرێکی و کۆنسپتێکیشی هەیە ئەو ڤیدۆیانەی بڵاوەکەنەوە چ ئامانجێکی لە خۆ گرتووە زیاتر بەڵێ زیاتر لەمانەیە کە ئەو کە بە جلی کوردیەوە بێت کە ئەمانەی زیاتر کەلتورەکە خۆمان بناسەنین و لەگەڵ ئەوەی کەش ئێمە ژەنیارێکمان لەگەڵا کە ژێرانێکی بیانیە کورد نییە کە ئەمەش زیاتر وا لە ئێمە ئەکا کە دەربکەوین و ئەویش زیاتر بێتەنە و کەلتوری ئێمە و زیاتر موزیکی کوردی بناسێ و ئێمەش زیاتر لە موزیکەکە ئەوام بە تایبەتی گەنجان تا چەندە گرنگە قسە لەسەر ئەم بابەتە بکەن بابەتی فۆلکلۆر نەتەوایەتی لە ڕێگای سۆشیال میدیاەوە کە بتوانی نەتەوەی خۆپشان بێ کەلتوری خۆپشان بێ بتوانانی ڕێگەی موزیکەکە ئەمە بکەی بە جلوبەر بێ یاخود بە ژەندنی ئەو موزیکی کە ئێژەنی موزیکێکی کوردی بێت بتوانیت بڵاوی بکەیتوانێ باشە داسان تۆ تا چەندە ئەوت پەیڕەو کردەوە وڵا خۆی لە ئێستەیە چونکە موزیکی کوردی تێکەڵ بووە بە ستایلێکی ئارابێسکاوە واتە زۆربەی خۆمان نییە هەمووی ئەچن بۆ نمونە گۆرانی بێژی خۆمان دەچێت ئاوازی چواردەورەیەنێ بۆیە بێ ئێمە خۆمان لەو شتانە هەتا تا دەتوانین خۆمانیان لێ بدور بگرین بۆ بچینەوە سەر وەکو بڵێ ئەسڵاگی خۆمان کە فۆلکلۆرە زۆر زۆریش شیاریە بۆ ناو کەسشکەی کە ئەو شتانە ئاکات یان میوزیکی کوردی تێکەڵ بە میوزیکەکانی دیکەی گەلانەکات تا چەندە پەیوەندی بە هۆشیاریەوە بۆی هۆشیار بی فۆرمە کوردیەکە لە دەست نەدەی وڵی گۆرانی بێژی خۆمانەوانی کە لە ئێستەیە لە بەرچاوان هەتا ڕادەیەکی زۆربیان وەکو بڵێ زانیاریان هەیە دەربارەی فۆلکلۆری کوردی بەڵام لە ئێستاە خەڵک وەکو بڵێ زیاتر گوێ لە سایلی ئەرەبێسکەکە ئاگرێ وەگلەوەی کە بچێتەوە سەر فۆلکلۆرەکە ئەو کێشەکەی دروست کردووە بەڵام ئیترە بێ خەڵکیش هەتا ڕادەیەک بچێتەوە سەر فۆلکلۆرەکە باشە تۆ چ ئامانجێک تێ تاوەکو ئەمە بگەڕێنیتەوە وەکوی کە ئەم بابەتی فۆلکلۆریە بگەڕێنیتەوە من لە گروپە سونەتیەکانم ئێستا کە لە زۆربەی کارەکانمانە کارە فۆلکلۆریەکان ئێنین ئەرنجیشی تازی بۆکەین و بەڵام ناهێڵێن ئەو کولتوریە کوردی خۆی لەدەست بە باشە ئێوە لەگەڵ هیرانە ئامریکەشتان کوردیە مە زیاتر دەرفەتان بۆ ڕەخسێن زیاتر بڵێ باشە سابا گوێمان لە بەرهەمێکی دیکە بێ بەس پێمان بڵێ میوزیکەکە ناوی چییە؟ ڕاستی ئەم میوزیکانە خۆی هەر پێوتی ڕلاکس پیانە ئیمۆشنال پیس ینی بۆ شێوازە ئەناسرێنرێت کە موزیکێکی هێمنن بۆ بەیانیان گونجاوە بڵێ ناوێکی تایبەتی نییە چونکە بەگشتی و موزیکانی کە بۆ پیانۆ هەنجار وێ ڕلاکسین پیانۆی بۆ شێوازە
دەستەکانە خۆش بێت لە کاتێک کاچتە پەیمانگەیان زانکۆی هونەرە جوانەکان یەکسەر هەموو ئامێرەکانتان سەرەتا فێرەکەن یاخود چۆن جیایەکەنە ئەو پۆلێنکردنا من جوابم هەر کامێکتان بێ کارسێکتان زانکۆتان تەواو کردووە سەرەتا کاچیتە زانکۆ بۆ نمونە ئەگەر هاتوو پێشتر خۆت ئامێرێک بزانیت ئەتوانیت ئەو ئامێرە بکە یان بە سەرەکیت لەوێ یان بیکەی بەلاوەشی و ئەشتوانی بچیت بۆ ئەوێ دوو ئامێری تازە فێربی بۆ نمونە تۆ ئامێری سەرەکی دەیە کە من لە زانکۆ بووم ئامێری سەرەکیم هەر ئامێری دەڤوو کە چەند ساڵە خەریکی بووم و ئامێری لاوەشیم ساڵی یەکەم ساز بوو سازی باخڵەمە بوو لە قۆناغی 24 کردمە سەر پیانۆ ئێسانی هەر کامێکیان بژەن ێزانیت دەی تۆ ئیرانە توش کرد توش بووە یەک پارچەی بچووکە سازەکەی بەرێ ڕوانامەکەت لەو ئامێرە بەڵێ ئیرانەسە کاتی تۆیە ئامێرەکەتی بەرێ نا پیانۆکە یەک تەمرین هەیە لە زانکۆ باشە ئەوە هەر ئەوازان باش بەرێرە بەزاگە لە ئامێرەکان شتەوە بێت ئەڵێ ڕۆژان ڕۆژی لە دوایە ڕاستە ئەوەیە ڕێک سای تۆکو مامۆسای بە دیاریەوە بە باش چاوی لێ پۆشەقینە جامە لایڤە هەڵەی تیا بوو یەکسەرە ڕوات ئاخە سەرێکە بە پارچەنی ئاگادار بنەمە پیانۆیە لە کتێبی پێرەوەە بڵێ من هەجێکەی خوێنێ ڕاهێنانە ڕاهێنانە هیچ شتێ ئەتەگەر هەمووشی غەڵەت بێ ڕاهێنان باش چاپۆشی لێ کات لێستەوە سای هەمووی ناخۆش تاو فەرمی باش بوانە حەقی چۆکڵێتی مۆزە لە بەردەمانی زۆر باش دەرچوو قەینەم جارە بووی دەرچوو ایران تۆ چ ئامێرێکی لاوەکی دژەنیوە منیش ئامێری لاوەکیم پیانۆ بوو بەڵام زیاتر بە پێی ئەوەی کارکردنی زیاتر لەگەڵ مناڵانە و میوزیکی مناڵان دروست ئەەکەم و گۆرانی مناڵان ئەنووسم زیاتر ینی فۆکەسی پیانەکەم کردە سەر کیبۆرد خەریکی ئامێری کیبۆردم بەڵێ بۆچی دایما ئامێری کەمانچە و پیانۆ ئاڵی بە دایکی میوزیکدان دەستا ئەمێری پیانۆیەکە لەو ئەمێرانەیە کە هەموو دەنگەکانی موزیک یاخود هەموو چینەکانی بڵین دەنگی موزیکەکانی تایە کە بۆ کەسانی موزیکژان بە تایبەتی زۆر پێویستە کە ئەمێری پیانۆ بزانن ئەگەر بە شێوەیەکی سەرەتاییش بێ زۆر یارمەتیانەیە بۆ هارمۆنی دانان بۆ تایبەتی کەسانی کە ئاوازدا ئەنیان زۆر یارمەتیانەیە بۆ پێویستە کە هەموو ژەنیاری هەموو موزیکسیانێت پیانۆ بزانێت ئەگەر بە شێوەیەکی کەمیش بێت بەڵێ چونکە یارمەتی زۆر زۆرە بۆ ئاواز ئەی بۆ کەمانچە چۆنە ئامێرە ژێدارەکانە ئەوش بە هەمان شێ بەڵام ئەمریکا ماچە زیاتر تۆ ئەتوانی میلۆدی پێ بژەنی توانێ بەڵام ئەوە کە ینی ئەوە گەرە تۆ سەر کەسەکە کە خەڵک خولەیەکی زیاتری هەیە لەسەر ئەوە کە فێری ئامری ڤایۆڵین بێت ڕاستە بۆ ناگەرسێ بگەڕێنەوە دایما لە ڕۆژ ئاوایە ئەگەر بۆ میوزیک ژەن بوو بێتی یاخود نا هەر دایما ئامێرێکی پیانۆ لە ماڵەکانیانە هەبووە یعنی هەر بۆ لایانی دەرۆنیش گرنگیان پێیاوەگەر لە تەمەنی مناڵیەوە بۆ فێریان کردووە و تا چەندە گرنگ بۆ منە ئێمە یعنی بە تایبەتی ئامانجمان ئەو خاڵە بپێکین میوزی وەکو تەنها خولیایەک نەبێت یعنی من خولیایەکم هەیە سێریەکەم و تاوەکو زەرورەتێکی لێ بێ وەکو پێویستێکی لێ بێت کەمەوە بنوێرم جواب نازانم پرسیارەکەتوان هەرێکێکتان چکە پرسیارێکی گشتی ئەتوانم جوابەمەوە ڕاستێکی ئەو پەیوەندی بە ڕۆشنبیری کۆمەڵگەی هەیە لە ڕووی بەرپەرچوونی کولتوری و فکرەکان بۆ نمونە هەر لە ڕۆژ ئاوایە ئێمە سیرکەن هەر لە کۆنەوە بۆ زۆرترین میوزیکدانەرە گەورەکان میوزیک ژانە گەورەکان کە دەرکەوتون لە میوزیکی ڕۆژ ئاوایی یا بووە و پاشان هەر بە سوود وەرگرتن لە ئاژنیارەکانی ئێمە بۆ سەرتا بە میوزیکی کلاسیک دەستیان پێ کردو هەر بۆ بنمونە کەسێک بێنینەوە مامۆستا مشتەبای میرزادە کە ژەنیاری ئامێری ڤایۆلین بوو چەندەها میوزیکی جوانی نووسیوە سەرتا بە میوزیکی کلاسیکی دەستی پێ کردو بەڵام وەکو ئەوی کە بڵێن بۆچی لە
کولتوری کوردیە یاخود لە کۆمەڵگەی شەرقیە نەبووە بە شتێکی کولتوری میوزیک ڕاستی ئەوە گەڕێتەوە بۆ فکرە ئاینێک و هەم فکرە کولتوریەکە بەپێی ئەوەی کە ئەڵێن بۆن میوزیک ڕێگە پێنەدراوە لە ئاینە یاخود شتێکی لەو جۆرە یان لە ڕووی کۆمەڵگەوە ڕێگەیان نایەوە کە زۆر کەس دەرکە بەپێی ئەوەی تایبەتی ئافرەتان کە خولیان بۆ میوزیک هەبوو ڕێگریان لێکردن بەپێی هەنێ هۆکاری نەگونجاو بەڵام ئەمە ئێستا بۆ ئافرەت چۆنە ئەم هاتنە پێشاوتنە پێشەوەیکی گونجاوە یان پێویستان بە زیاتریان پێویستە زیاتر دەموچای ئافرەت توانای ئافرەت دەربکەوێت هێشتا لە ئەس پێویستیایە بەڵێ ڕاستی بە خۆشحاڵی ئەتوانین بڵێ کە لێستا خانمانەیەکی زۆر خەریکی کاری میوزیکن بەڵام وەکو ئەوەی کە بڵێ بە پێی پێویستە من هەز ناکەم بە پێی پێویست بێ هەستەکەم زیاتر پێویستمان بە خانمانە زیاتر کە لەو بوارانەیە خۆیان بەرەو پێش بن کە حەزیان لێتی نەک تەنها میوزیک هەر بوارێکی تر بێ هونەر بێ بەڵێ بەڵام ڕاستی لە میوزیکە زۆر پێویستمان چی بکەین بۆی ئەو بەربەستانەی هیران باسی کرد نەمێنێت بە تایبەتی ئەگەر لە ڕوانگە کولتوریەکەەوە قسەی لە ڕخنی کۆمەڵگە بەڕێ من گەر ڕخنی کۆمەڵگە نەگرێکاڵن بڵێ ئافرەت نێتە نێو میوزیکەوە یاخود جوانیە و کۆمەڵێک ئەها بربەستی بۆ دانێن بەڕای من ڕوبەڕوی و بربەستانە بێتوانێ زۆر باشە دڵخۆش بووم کە ئەمڕۆ لەگەڵ ئێوەیە بووم بە تایبەتی بۆی کە ئێوە زۆر بە جوانی توانیتانە لە ڕێگای کارەکانی خۆتانە ئەو پەیامە هونەریەتان پێکەن و ئامانجەشت کە هەتانە ئامانجێکتان دیاری کرۆجگەلەوەی توانە و کاری تایبەتیەکەن هیچ پەیامێکی ئێستا بتانەوێت بە بینەرانی بڵێن لەسەر کارەکەی خۆتان گەر پێیانتان هەیە سا قسەکە بە ئەوە میۆن داستان توشکەین داستان توشکەن پەیامی کۆتایی بۆ خۆشاردۆتەوە چ شتێک پێ بڵێ بە تایبەتی بۆ گرنگیدانی زیاتر بە هونەر زیاتر لە سلێمانی بۆ ئێمە لە سلێمانی ژین ئەبێت ئەو کەسانی کە خولای ئەوەن کە میوزیک فێر بن بچنە ناو کۆنسێرتەکانەوە بچنە ناو ئەو شوێنانەی کە چالاکی و بەرهەمی هونەریتیا بەشداریکرێت بۆ نمونە ئەگە هاتوو تۆ لە ئەوروپا شاڵ ئەگەر بۆ نمونە پتێ میلەتێک بناسییان پتێ کۆمەڵگەیەک بناسی چۆرە ناو یەک شوێنی ئەو شوێنی کە میوزیکی تا پێشکەشەکەن تۆ توانی ئەو شوێنە بناسی بەڵێ زۆر سپاس خۆشحاڵ بووم لەگەڵتانە بووم بە هیوای کاری جوانتر و لە شوێنی جیاوازتر ئێوە ببینەوە بە کارە تایبەتەکانتان زۆر سپاس سۆڤانا کار منەگەڕێمەوە لای ئێوە ئەمە ئەو پەیامەش بڵێم کە گەنجانی کوردستان چەندین خولیای تایبەتیانێ لەگەڵ ئەو خولیا تایبەتیان کە دیارە ئامانجیشیانەیە هەر خۆشیان ئاماژەیان پێکرد کە هونەر یەکێکە لە ڕێبازەکانی ناساندنی هەر میلەتێک یان شوناسی هەر میلەتێک بۆیە ماتوانین زۆر بەوریاییەوە مامەڵی لەگەڵ بکەین تەنها حەز و خولیانە بێ بەڵکووەکو چەمکێکی گرنگ باسی بکەین و خۆمان بە میلەتانی دیکە لە ڕێگای هونەرەکەمانەوە بناسێنین. بەڵێ مە سپاس دەکەین هاوکارمان دالیا کەمان لە سلێمانی بوو سپاسی میوانەکان دەکەین کە ئەم بەیانیان بۆ جوان کردین ئەم بەیانیان پڕ کرد لە میوزیک و لە وزەی جوان هەروەک دەوترێت ئەگەر جوانی هونەر نەبووە و ئەگەر هونەر نەبووە ڕاستیەکانی دنیا ئێمەی دەخنکان سپاسیانەکەین ئەم بەیانیە بەیانەیەکی پڕ لە وزەیان بۆ دروست کردین دەستەکانی تۆش خۆش بێت. ئەم بەیانە کە داهاتین بۆ ستۆدیۆ لەگەڵ سۆڤان بە سۆڤانم گوت ئەمڕۆ کەش و هەوا بەڕاستی ئەوە نیە هەر بڕۆی لە ژوورۆ دابنیشی ئەوەندە کەشەکە خۆش بووە بەرەو فێنچی دەڕوە بەراورد بە ڕۆژانی ڕابردوو کە گەرم بوو ئێستا گۆڕانکاری زۆری بەسەرداتوە کاتیەوە بزانین ئێستا پلەی گەرماچەند باشە بە بیدەری کەش و هەوای ئەمڕۆی شارەکانی کوردستانی گەورە بین بزانین هەواکە هەوریە لەگەڵەوە هەندێک لە شارەکان بارانە هەندێکی تریشان ئەگەر باران نەبێت هەور و هەڵایەتێکدا با پێکەوە بینێت.
بازانینی ڕۆژی کەش و هەوای شارەکانی کوردستانی گەورە کۆچاییمان بە پرۆگرامی ئەمڕۆی بەیانی 24 هێنا هیوای هەمیشە باشیتان بۆ خوازیین بۆ هیوایی کە بەیانەکەتان جوانتر بوو بێت لەگەڵ ئێمە بە هیوای ڕۆژێکی خۆش بۆ هەموو خاتان.